ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. چالاکی لە چیای دەماوەند بە مەبەستی ڕێزگرتن لە یادی شەهیدانی ژینگە. ئاگرگرتنی شاخی چەرمین سەر بە شاری چەرداوڵی ئیلام. ناڕەزایەتی هێمایینی خەڵکی جوانڕۆ دژ بە نەبوونی ئاو. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی سیمینی سپاهان لە چابەهار و هاتنی لافاو لە پاکستان و گیان لە دەستانی 300 کەس. گواستنەوەی ناسر ئەحمەدزادە بۆ زیندانی مەهاباد. ڕۆژی شەممە ڕێکەوتی 25 گەلاوێژ. ناسر ئەحمەدزادە هاوڵاتی تەمەن 33 ساڵ و خاوەنی 2 منداڵ بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکراوانەکەی ڕەوانەی زیندانی مەهاباد کراوە. ناوبراو ڕێکەوتی حوتی ڕەبەندانی 1404 هەتاوی بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و پاش لێپرسینەوە لە گرتوخانەی دارەی تڵاعات بە دانانی بارمتەی قورس بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو بەندکراوە بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی وڵات و هاوکاری لەگەڵ حزبە کوردیەکان حکمی 39 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنرا کە دوایی بۆ 15 مانگ زیندانی تەعزیری کەم کرایەوە. چالاکی لە چیای دەماوەند بە مەبەستی ڕێزگرتن لە یادی شەهیدانی ژینگە. ڕۆژی هەینی 24 گەلاوێژی 1404 هەتاوی کۆمەڵێک لە شاخەوانانی کوردستان بە سەرکەوتنیان بەسەر چیای دەماوەندا لە پارێزگای ئەلبۆرز یادی گیانبەختکردوانی ژینگەیان بەرز ڕاگرت. بە پێی وێنەکان شاخەوانانی ئەندامانی ئەنجومەنەکانی شاخەوانی میربۆهاڵ، ئاورین و قەڵای دمدم لە ورمێ ئەم چالاکیان ئەنجام داوە. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە هاوڵاتیانی شارەکانی سنە، کامیاران و دێولان هاوکات لەگەڵ چەند گروپێکی شاخەوانی سەرکەوتون بەسەر لووتکەی شاخی یاویەر و لە شوێنی یانبەتکردنی چیاکۆ یوسفی نژاد، خەبات ئەمینی و حەمید مرادی یادیەوە ئازیزانیان بەرز ڕاگرتووە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردێتەوە. ئاگرگرتنی شاخی چەرمین سەر بە شاری چەرداوڵی ئیلام. شاخی چەرمین لە شاری چەرداوڵ سەر بە پارێزگای ئیلام بۆ ماوەی زیاتر لە 3 ڕۆژە لە ئاگردا دەسووتێت و سەرەڕای چەند جار کوژانەوەی لەلایەن خەڵکەوە دیسان ئاگرەکە گەشاوەتەوە. بە پێو دیمەنانەی کە بەدەستمان گەیشتووە، ئاگرێ و شاخە خێرا بڵاو دەبێتەوە و ئەگەری هەیە بگاتە ناوچەکانی نیشتەجێبوونی خەڵکیش. چالاکانی مەدەنی و ژینگەی لەو پارێزگایە داوایان لە ژینگە دۆستانی کوردستان کردووە کە بۆ کوژانەوەی ئاگرەکە یارمەتی خەڵکیە و ناوچەیە بدەن. ناڕەزایەتی هێمنانەی خەڵکی جوانڕۆ دژ بە نەبوونی ئاو. ڕۆژی شەمە 25 گەلاوێژ دانیشتوانی شاری جوانڕۆ دژ بە بڕانی بەردەوام و درێژخایەنی ئاو لەو شارە چالاکیەکدا ببورن لە چالاکیەکدا دەباوەکانیان لە بەردەم ئیدارەی ئاو ڕێز کردووە. لە ڕۆژانی ڕابردوودا خەڵکی ئەو شارە بەهۆی نەبوونی ئاو ناچار پەنایان بۆ تانکراوەکان بردووە و ژیانی خەڵک تووشی کێشەی جددی بووە. جێگای ئاماژەیە سەرچاواویەکانی کوردستان بەهۆی گواستنەوەیان بۆ شارەکانی دیکە لە ئێران و هەروەها سازکردنی بەندا و هەڵکەندنی نایاسایی و زیاتر لە پێویستی بیری ئاو وشک بوون. ناڕەزایەتی پارێزەرێکی دادگوستەری دژ بە دەستبەسەرکردنی بەربڵاوی هاوڵاتیان. ڕەزا شەفاخا پارێزەری دادگوستەری بە بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دژ بە دەستبەسەرکردنی هاوڵاتیان لە مانگی ڕابردوودا ناڕەزایەتی دەربڕیوە و خوازیاری ڕوونکردنەوە لەلایەن ڕژیم بووەتەوە. ناوبراوە ئاماژەی بەوە کردووە کە لە ماوەی شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل بەلانی کەم 21,000 کەس دەست بەسەر کراون کە زۆربەیان لاوان و کچانی تەمەن 19 یان 20 ساڵن. زۆربەی ئەو کەسانە تەنیا بە تۆمەتی گرتنی وێنە لە تەقەی پەدافەندەکانی ڕژیم گیراون. هەروەها جێگای ئاماژەیە کە زۆربەی ئەو کەسانەی کە دەست بەسەر کراون لە مافی دەستڕاگەشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون.
ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی سیمینی سپاهان لە چابەهار. بەپێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە شرکەتی سیمین سپاهان لە لەنگەرگەی چابەهار بۆ ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و ئێستا ژیانیان تووشی کێشە بووە. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای ڕسمی بوونی گرێبەستەکانیان لەلایەن خاوەنکارەکانەوە بۆ ماوەی زیاتر لە چەند مانگە حەقدەستی پەیمانکار و کرێکارەکان نەدراوە و تەنانەت هیچ وەڵامێکیشیان نادنەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری بایەخدانی ڕژیم بە ژیان و معیشەتیان، پێدانی حەقدەستەکانیان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی بوون. بەڕێوەچوونی حوکمی ڕۆکسانە وێژدانی ڕۆژی شەممە 18 گەلاوێژی ئەمساڵ پاش سەردانی ڕۆکسانە وێژدانی هاوڵاتی بەهایی و چالاکی مەدەنی خەڵکی شاری شیراز لە دادگای ئەو شارە حوکمەکەی جێبەجێ کراوە. ناوراو لەلایەن لە قەی 31 دادگای پێداچوونەوەی پارێزگای فارس بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حوکمی 2 ساڵ زیندانی تازیری بە پابەندی ئەلکترۆنی 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و قەدەغەی چوونە دەرەوەی لە وڵات بەسەردا سەپێنراوە. هەروەها جێگای ئاماژەیە بوترێت کە ئەو ژنە چالاکوانە مانگی ڕازبەری ساڵی 1402 هاوکات لەگەڵ سێژنی بەهای دیکە بە تونند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعات کرا. سازکردنی دۆسیەیەکی نوێ بۆ ئەبوولفەز خۆران. ئەبوولفەزل خۆران معەلیمی بەندکراو بە تۆمەتی تێکدانی ئاسایشی زیندان 500 ملیۆن تمەن بارمتەی بۆ دیاریکراوە. ناوبراو ڕێکەوتی 23 جۆزەردانی ئەمساڵ هاوکات لەگەڵ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی لەلایەن بەرپرسانی زیندانەوەش کردە و ئازار دراوە و پاشان ڕەوانەی ژووری تاکە کەسی کراوە. ئەم حکومەش بەهۆی مەقاومەتی لە بەرامبەری زیندانبانەکاندا بووە. ئەو بەندکراوە پێشووتر لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە 3 دۆسیەی دیکەی بۆ سازکرا بوو کە پاشان لە 2 دۆسیەدا بێتاوان ناسرابوو. خراپی دۆخی تەندروستی بەندکراوێک لە زیندانی شەیبانی ئەهواز. ئەمانوڵڵا جەلالی نژاد بەندکراوی ڕاگیراو لە بەندی 5 زیندانی شەیبانی ئەهواز بەهۆی بایەخنەدانی ڕژیمی ئیسلامی بە تەندروستی بەندکراوان تووشی جۆرەها نەخۆشی بووە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپدایە. ناوبراو لە هەفتەی ڕابردوودا بەهۆی خراپی دۆخی تەندروستی ڕەوانەی نەخۆشخانە کرابوو و سەرەڕای داواکاری پزیشکی زیندان بۆ پێدانی مەرەخەسی بەو بەندکراوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ئەم داخوازیە ڕەت کرایەوە. ئەو بەندکراوە ڕێکەوتی 20 خاکەلەوەی 1403 هەتاوی کاتی گەیشتنی بە شاری ئەهواز لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر دەکرێت و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هاتنی لافاو لە پاکستان و گیانەدەستانی 300 کەس. بە وتەی بەرپرسانی پاکستان بەهۆی لەسەرەوەبوونی ڕێژەی باران لە باکووری وڵاتە بەهۆی هاتنی لافاو زیاتر لە 300 کەس بوونەتە قوربانی. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتوون لافاو لە باکووری وڵاتە بووە بەهۆی ڕووخانی زۆربەی خانووی خەڵکو لە 48 کاتژمێری ڕابردوودا ژمارەیەکی زۆر ئینسان بوونەتە قوربانی. ڕێکخراوی ڕێوبەری قەیرانەکانی وڵاتە ڕایگەاندووە کە ژمارەی قوربانیان لە زیادبووندایەوە هێشتا زۆرێک لە هاوڵاتیان نەدۆزراونەتەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.